پیرانشار شارێکی سنووری و بە چیاکانی زاگرۆس دەورە دراوە 130 کیلۆمەتر لە ورمێ و 175 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە شارێکە کە بازرگانیکردن بەهۆی دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران پیشەی سەرەکی خەڵکەکەیە و ماشەڵا هەمیشە بازارەکەی پڕ لە گەشتیار پڕ لە مامەڵەکار و سەوداکار. دەواازەی سنووریە وای لێرە کردووەکە کار و بازارتان باش بێت. سنووری عاجۆمەران دەکولا بۆ خەڵکی بۆ هەموو جەماعاتێ خێر و بەرەکەتە مەرزێکی چاکە بۆ هەموو خەڵکی لە هەموو بوارەکەوە لەم بواری کاسپێ و اقتصادەوە لە هەموو بوارەکەەوە جابی داوەتەوە خەڵکەکەش بەو مەرزەوە ئیدی مەشغوڵە دەرامەدی چاکی هەیە. لایەنێکی دیکەی بازاڕی پیرانشار ئێرەیەکە پێخۆرە فرۆشن هەموو ئەو ڕزقانەی کە لە گوند و دێهاتەکان و لە سنتەری پیرانشار دروست دەکرێن لێرەوە دەفرۆشرێن تەنها ئەوە نین کە خەڵکی پیرانشار و ناوچەکە بیکڕن بەڵکو لە سنووری پارێزگای هەولێر لە سۆران لە چۆمان لە حاجۆمەران ڕۆژانە دەیان کەس دێن بە تایبەت لە مانجی ڕەمەزاندا پێیان خۆشە دەستیان بەم پێخۆرانە دەگات. فرۆشتنی پێخۆر زیاتر کڕیار و لە شۆ ڕادێن لە هەولێر ڕابۆندێ لە سلێمانیا زۆر دێن خەڵکی زۆربەی خەڵکی چۆمان و هەولێر و ئەوانە زۆر دێن دێن لێرە پێخۆری منتقەی پشدەر زۆر دێن ڕۆن و شێرێژ و ژاژی و وڵای لە کوردستان عەراق لە هەمووی ڕاهات چۆن وڵی خاکی خۆمان پیرانشاری دێهاتەکانی وەکو کۆنلاجانێ کەوپەڕ و ترکەش و گەزگەسی مەنگوڕان و قەبری و عوسێنی و هەنگەی و باسان هەموو ئەو گوندانە لەو دێهاتان لە شارستێنی و ئەدی لە باسان بەجی و لە بەندقەی ئۆغانی ڕادێ شیرێژ کیلۆی چەندە ئێستا؟ شیرێژ ئێستا کیلوی بخۆین بە 180 بە 200,000 دەفرۆشین. این دەکات چەند دینار؟ تقریبا 200,000 کە 3,000 ڕۆبعەکە 3,000 تقریبا. ئەدی ڕۆن کیلۆی بە ڕۆن ئەومان هەیە بەنەوە ئەنواعی ڕۆنمان هەیە ڕۆنی گامێشە یا مانگایە؟ ڕۆنی مانگایە براکەم ئەوە دەفرۆشین بە 240 دەفرۆشین بە 250 دەفرۆشین مەشتری بە وانێکی خۆمان بە پێی یانی هەموو 3,000 دینارێکی تقریبا ئادە وەڵا. ئێرە گوندی خورینچە لە نێو پیرانشار پێیان وتم گوندێکە کابانەکانیان چێشت و شیوی خۆش لێ دەنێن بە تایبەت سەنگەسیر بە گۆشتی کەروێشک بۆیە هاتوین ئەم خواردنە کوردەواریە بناسیێنین. لە گوند هاتینە ماڵی خاتوو عومەر هەر بەخێرن خاتون وا تاکسی کارکردن سەنگە سیرمان بۆ ئامادەکە بەڵێ سەنگە سیر خواردنێکی بەناوبانگە لێ بەڵێ کوردەواری خۆمانە کوتت لە گۆشتی کەروێشک بەڵێ لە گۆشتی کەروشکی باشە دەست پێیەکەین بزانین خواردنێ سەنگە سیر تکانێتی دەڵێ ڕۆنی پیاز يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت. هەموو مانگێکی ڕەمەزان لە پیرانشار کۆمیتەیەک دروست دەکرێت بۆ ئەوەی کۆمەک و هاوکاری بۆ هەژاران کۆ بکاتەوە لە شەوان و لە کاتی تەراویعدا خەڵکی ڕاهاتوون بەدەست بە تاڵی نایەنە مزگەوت و کۆمەک و هاوکاریەکە دەگەێنن. کۆمیتەیەکی هاوکاریتان هەیە بۆ خەڵکی هەژار لە ڕەمەزاندا بە تایبەت ئەو کللتورە چۆنە
چەند ساڵە پەیڕەوی دەکەن ئەو شتێکەوە وەکو زەکات وەکو سەدەقا وەکو خێر دەیدا بە ئێمە ئەمەش بڵاوکردنەوەکەمان بەو شێوەیەکەوە لە خودی شاری خۆمان و هەتا بگر لە لادیەکانیشدا گەڕاوین بۆ ماڵاینداکەوە پێویستیان هەیە بکارێن بۆ بکەین هەر هەمانە ئەمە چوار دەستمان لە خانوبەرە لە ئەوڵ ڕاهتا ئاخیرە چا کردو یعنی شتی گەورە هاوکاری هەژاران نەخۆش بەڵێ نخۆشمان هەیە ئەوەی کە زۆر گەورەی بۆ ئیشارەی پێدەکەم لە بەرخاتی وەی کە چوار خانومان ئەمە لە ئەوڵە ڕاست ساز کردو و تەحویلی هەژارانمانداوە پاشان لە بابەتی نخۆشیدا کە متاسیفانە ئەگەر نخۆش دەکەون لە بابەتی هەزینەی دەرمانی و بەڕاستی ئێرە زۆر سەختە ئەو بابەتەوە ئەمە ئەو هەزینانەی کەوە لە نخۆشەکەی احتیاجی پێ هەیە لە 0 تا 100ەکەی ئەمە تەقلیممان کردو ئەمە کەنجێ بە چ جوورێکیش بەوەی کەوا تحقیقاتێک کراوە تەواو ئەو ئینسانەیە واقعاً محتاجە و هیچ دەرامەدێکی دیکەی نییە ئەمە ئەو کارەمان کردووە یا بەندکراوێکمان هەیە بەندکراوێکەوە لەسەر ماڵێکی کەم بند کراوە ئەویش ماتوانی و بەڵێ ئازادی بکەین بەڵێ بگەرێتەوە بۆ نێو بنە ماڵەکەی خۆی یعنی ڕات لە دەستکراوەی خەڵک هەیە بەخشەری زۆر هەن لە پیرانشار شکری خدای پیرانشار بابەتی خێر و خێرات و سەدەقات لە ئازەربایجانی ڕۆژئاوا یا ئازەربایجانی غەربی خۆمان کە بڵین واقعاً دەنگی داوەتەوە لە هەموو مزگەوتەکان هەموو شەوانی ڕەمەزانن هەرسی شەوەی ڕەمەزانێ حتمما کەسێک هاتووە یا لە مزگەوتێکی ڕادێن یا بۆ مەجموعەیەکی فەقیر و هەژار و هەتی و دێن پۆڵ خڕدەکەنەوە لە جومعەکانیشدا هەروانە کە مزگەوتیمە یەکێک لەو مزگەوتانەیەکەوە نۆژی جومعی لێ دەکرێت و بەروزار دەکرێت و هەمیشە قەرەباڵغە و حتمما خصوصا لە جومعەکانی ڕەمەزاندا حتمما خڕکردنەوەی پارە هەیە بۆ کەسانێکەوە محتاج و دەستان خۆشبی مامۆستا خەڵکی پیرانشار لەبیر نەکەن لێرە هاوکاری زۆری خەڵکی فەقیر دەکرێت بۆیە ئێوەش پشت بەخوا کۆمەکی ئەم کۆمیتێ بکەن هەر شوانێ دەکەم ساڵێ